یەکێک لەو ئاوازدانەرانە ئەو کۆمپۆزەرانەی کە ناو ناوبانگێکی هەیەەوە هەمیشە کە جۆمان لە ناوەکەی بێت هەمیشە بەرهامانە گوێبیستە بین کە پڕن لە ئۆرکێستی پڕن لە بابەتی کلاسیکی و بە شێوازێکی نێو مۆدێرن کاری لەسەرکات. ئەویش کارزان مەحموودە میوزیسیانێکی بەتوانای کووردە لە وڵاتی سوید لە ساڵی 2010 خەڵاتی پێبەخشاوە لە ئێستاشدا یەکێک لە خەڵاتە دیارەکانی سوید وەرەگرێ لە پێناو چوست و چالاکی و کارکردنی لە بوارەکەی خۆیدا ڕاستەوە خۆ لە سویدەوە قسەباز لەگەڵ هونەرمەند کارزان مەحموودە ئەکەم سڵاو لێبێ ئێوارەت باش. ئەم کاتێ باش ئێوارە ئێوەش باش سپاس. سپاس بۆ تۆ کا کارزان پیرۆزبایت لێکەم دەستخۆشی بۆ کارە جوانەکانی شێت بە هیوام هەمیشە لە تۆپابوت بین و کاری جوان بکەیت. ئەگەر باسیکی خەڵاتەکە بکەین چییە و ئەدرێ بە چیە ساڵانە لە چ بوارێکی شایە؟ بەڵێ ئەمە زیاتر پێوەدی هەیە بە موسسەیەکەوە کە بەس ئینگلیزیەکەی پێوەترێ سویدیش پەرفۆرمینگ رایتس سوسایەتی، یعنی ئەم موسسەیە بڵێن موسسەیەکە پشگیری لە نووسەر و لە موزیسیان و لە کۆمپۆزەرەکانەکە بۆەوەی کە مافیان پارێزرا بێت بڵێن لە بینی ئەو موسسانەوە کە موسیقی ئێمە پێشکەشەکەن یان تێکستی ئێمە پێشکەشەکەن لەگەڵ ئێمە لەو بینەیە کارەکە بۆەوەی کە مافی هەردوو لا پارێزراو بێت. طبعاً ئەم موسسەیەکی تازە نییە، لە ساڵی 1923 لە سوید دامەزراوە و تا ئێستاش کارێکی ئێمە لە هەر شوێنێکی دنیا پێشکەش بکرێت ئەوان ئاگایان لە مافی ئێمە و ئاگایان لە کارەکانی ئێمە. بۆ نمونە کارەکانی من لە نزیکەی 20 بۆ 22 وڵاتە ئاسە پێشکەش کراوە، ئەوان زیاتر 3 مانگ جارێ ئامار بۆ ئێمانێرن پێمانەڵێن کە لە شوێنێک و چ کارێکی ئێمە پێشکەش کراوە. ئەمەش زۆر هاوکاری ئێمە کە بەردەوامی لە کارکردن. ئەم خەڵاتر زیاتر پەیوەندی بۆیە کە لە ماوەی ساڵی ڕابردووە لە ساڵی 2021 ڕێژەی کارکردنی من بڵێن لە ساسە بە ڕێژەی زیاتر لە 100% زیادی کردووە لەو کاتێک کە من کە دەسم کردووە و کە ئەندامم لەلایەن. ئەمەش وەکو چۆنەڵی وەکو بەرچاوخستنێکە و بەپی ئەو ئامارە چەند کەسێک نزیکەی پێما بە 20 بۆ 25 کەس لە سویدا دەستنیشان کراوە ئەو خۆشحاڵانە یەکێکی جوانە من بوو. تا چەند گرنگجێن بە هونەرمەندانی کورد و بەو مۆزیکەی کە هونەرمەندانی کورد کاری لەسەرەکەن و با بڵێن ئاشنایەتیان هەیە بە میوزیکی کوردی و بە تایبەتی شناساندنی هونەرمەندێکی دیاری وەک تۆ؟ بەڵێ ئەوە ڕاستی بێ زیاتر لێرە وەکو لە ڕووە ناشناڵیتێکەوە بیری لە ناکەنەوە تۆ خەڵکی کوێی لە چ وڵاتێکەوە هاتووی ئەوان زیاتر بیر لەواکەنەوە کە کەسێک لە وڵاتەکە خزمەتێک ئەکات یان هونەرێک پێشکەشەکات ئەمان سپاسیەکەن لەبەر ئەوەی کە بەرژەوەندی لە ئیشەکەی منە بەتەنیا بۆ من نییە، بەرژەوەندێکی بۆ ئەوانیشە بڵێن بۆ بەدابەتی بۆ موسسەیە ئەوان زیاتر بیر لەواکەنەوە. وەکو مۆرچی کوردیش لە ناو کارەکانە من کوردستان لەدایک بووم، هەر چۆنێک بێ دایمە ئەو تەئسیری باکراوندەی من لەسەر مۆسیقاکەی من هەیە بە دڵنیاییەوە. بەڵام وەکو ئەوەی کە بڵێن وەکو ڕێزگرتن زۆر ڕێز لە کارەکانی من وەکو هەموو کۆمپۆزەرەکانی دەگرن بەڕاستی بە بێجیاوازی ئەوەی کە خەڵکی چ وڵاتێک بیان ئەسڵی تۆ لە چ وڵاتێکەوە بیان بەو شێوەیە. بەخشینی ئەم خەڵاتە بە تۆ کارزان چییە بەخشێت؟ واتە چ کارێکت بۆ زێ ئاکا لەمەوە دوایان چۆن هەندەرتە بێم خەڵاتە؟ طبعا ئەمە شتێکی زۆر باشە بۆ من وەکو مەدالیایەک وایە کە لە بوارەکەی خۆتا زیاتر ئەتباتە پێشەوە کاری زیاتر وەرەگری لە مەجالەکەیە وەکو چۆنەڵی بەچاوخستنێکە وەکو وایە بەغێر مباشر بڵان ئەم کەسانە ئەو کەسە ئەکتیڤانن کە باشترین کاریان کردو لە ساڵی ڕابردووە. ئەم شتانە لێرە زۆر گرنگی پێ ئەیرێ. بۆ نمونە من 2 ساڵ لەمەوە پێش بووم بە ئەندامی بڵێن چۆنەڵی سندیکایەکی گەورەی کۆمپۆزەرەکانی ئەسکەندەنەیە. بۆ نمونە پێم وابێت لە هەموو سویدا نزیکەی 30 کەس ئەندامن لەو سندیکایە. خۆشحاڵانە من یەکێک لەوانە بووم. ئەمە زۆر گرنگە لێرە بۆ ئەوەی کە ئەو کولتورە ئەو بوارە
بەرەو پێش خرێت ئەوە نییە چکە من ئەگەر هەوڵ بەمدانیش بەس بۆ ئەوەی کارەکانی خۆم بخەمە بەرچاو توانای کارکردنم کەمە بێتەوە ناتوانم احتمام بە کارەکەی خۆم بەڵام من ئەوان ڕێگە بۆ من خۆشەکەن کە بتوانم بەس تەرکیز کەمە سەر ئیشەکەی خۆمە باشی بکەم ئەوان شتەکانی ترەگرێ ئەستۆی خۆی سپاس بۆ بەشداریکردنی کاکارزان دەستخۆشی لێکەین بە هیوای کاری باشتر